بێنانی بەڕستاوتن لەبێ لە ئامیانی پرۆگامی بە کوردی من محەممەد جەباری خۆشحاڵ و بەختەوەرم جارێکی تر بەهەوەی بەڕست گەیشتمەوە. ئاین جگە لەوەی کە لە دووتۆی سەرەکی خۆیدا هەڵگری کۆمەڵێک دەقا واتە دەقی قورئان و فەرمودەی دروستە کە ئەم دەقانە بە دەقی دەسێنەدراوە و پیرۆز دەئاندرێ لای مسلمانان و مسلمانان پێوەی پابند دەبن. هاوکات ئاین لەگەڵ ئەم دەقانەدا شەپۆلێک لە کولتوری ئاین لەگەڵ خۆیدا دێنێتە کایەوە کە ئەم شەپۆلە کولتورا و ئاکات کە شێواز و ستایلی جیاواز بە کۆمەڵگەکان بدات. دیارە ڕاستە کللتور یاخود کللتوری ئاینی پاشگیری ئاینی پێوەیە، بەڵام لە هەمان کاتا کللتوری ئاینی بارگاویە بە کۆمەڵێک نەریت و دابوو و هەروەها ژینگەی سروشتی و ژینگەی کۆمەڵایەتی و پێکهاتەی کۆمەڵایەتی و باری سیاسی و کۆمەڵایەتی و هەروەها بە نەژاد و بە جۆری بیرکردنەوەی مرۆڤەکان. بەڕاستی هەڵەیە کە ئێمە بڵێن ئاین لەگەڵ کللتوری ئاینی ینی یەکشتن بەڵکو دووشتی لەک جیاوازن، پێویستە مرۆڤ جیاوازیان لێواندا بکات. بۆ ئەوەی زیاتر لەسەر ئەم پرسە ڕابۆسین و کەنگەشەی بکەین بزانین کللتوری ئاین چییە و ئاین چۆن جیاکەت لە کللتوری ئاینی، لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سیق لەو بارەوە کەنگەشەی ئەم پرساکەین. مامۆستا سڵاو و جەنابەت بێ، کاتی بەڕێز باش بێت. هەروەها بینایی بەڕێز ئێمە لە ستۆدیۆ کۆمەڵێک میوانی بەڕێز لەگەڵ ئێمە ئامادەیان هەیە کە ئەوانیش بریتین لە قوتابیانی پەیمانگەی هەولێر بۆ نەوت. ئێمە لێرە بە خێراتیانەکەین، بەخێر بێن سەر چاو، خۆشحاڵی مامەدەمتان زۆر سوپاسانەکەین. مامۆستا ئەگەڕێمە لە جەنابەت دووبارە سڵاو لێبێ. مامۆستا ئێمە باسی ئاینەکەین و باسی کولتوری ئاینیەکەین. وەکو باسم کرد کولتوری ئاینی جیاوازی هەیە لەگەڵ ئاینە، بەڵام پێشەوەی ئێمە بڕۆینە سەر کولتوری ئاینی چۆنە و چۆن جیاوازی ئەوانە بزانین کولتوری ئاینی چییە و هایە بۆچی ئێمە پێویستە پێداچوونەوە بکەین بە کولتوری ئاینی. بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. ڕەنگە ورتر بڵین ئەگەر کەلتور وەکو باست کرد چۆنەڵێ زاراوە ئینگلیزیەکەی کەڵچەر بێت و لەوێ شۆ بچێتەوە بۆ ڕۆشنبیری، ڕەنگە کەلەپوری ئاینی ڕاستتر بێ. چونکە لە کوردەواریە وشەی کەلتور ئێستا بۆ کەڵچەر و چۆنەڵێ فەرهەنگی و ڕووناکبیری بەکارهێنرێ، بەڵام کەلەپور بەمانای زمانەوانی عەرەبی چۆنەڵێ بریتە لە توراث دینی وەکوڵێ کەلەپوری ئاینی، هەروەشە لە زمانی ئینگلیزیە بێتە ریلیجیەس هێریتیج، یعنی ئەو کاتە بێتە کەلەپوری ئاینی. واتە ئاین خۆی شتێکە و کەلەپوری ئاینی شتێکە. کەواتە ئاین ئەو دەقانەیە کە تۆ ئاماژەت پێکرد دەقێکی زیندووە، ئەوە قورئانە و ئەویش فەرمودەیەکی ڕاستە، ئەویش سونەتێکی ڕاستە، ئەمە باشە. بەڵام لە دوای ئەوە ئیدی قسەی مرۆڤ دەست پێکە. ئەم قسەی مرۆڤ ئەگەر 1000 ساڵ لەمەوە بەرکردبێتی بۆ 1000 ساڵ لەمەوە بەر کارێکی باش بۆ قسەیەکی باش بووە، بەس بە ئێمە گەیشتووە ئێستاکە کە بە ئێمە گەیشتووە، ئەمە بەشێکە لە کەلەپوری ئاینی کە گەیشتووەتە ئەم زەمانە. چۆن مامەڵەی لەگەڵا بکەین؟ بۆچی ئەبێ ئاوا مامەڵەی لەگەڵا بکەین؟ شێوازەکانی مامەڵەکردن لەگەڵ ئەو کەلەپورە ئاینی مرۆڤ دایهێناوە جیاوازە لە خودی ئاینەکە خۆی. بەمانایەکی تر ئەگە بڕوانی لە زمانی قورئانە بینیوتە وشەی یعنی کە ئێماڵێن توراسی دینی یعنی کەلەپوری ئاینی لە قورئانیشا وشەی وەتاکولونە توراثە ئەکلەن لەممە، ئەوە لەوێ توراث بریتە لەو بەشە مادیە وەکو پارە وەکو ئەو شتەی بۆی ئەو کەسێک کە وەفاتەکە ئەگە پارە و ئەرز و سامان بۆ ماڵ و مناڵی بەجێبێڵێ بۆ کەس و کارەکەی بەجێبێڵێ ئەڵێن میرات، بە کوردی ئەڵێن میرات، بە عەرەبی میراثە. لە وشەکانی وەریثە یەریث و میراث هەموو ئەمانە پاشماوەی پاش ئەوە لە بەشە مادیەکەیەتی. خۆ دوعای تریشمانەیە پێغەمبەران کردوێتی ئەڵێ یەریثونی وەنیە یەریثونی لە چییە؟ لە پێغەمبەرایەتیە وەیەریث من ئالی یعقوبە. ئەمە چییە؟ ئەمە لە مەسەلە چییە؟ لەو بابەتانەیە کە پەیوەستە بە شەواتاییەکەوە، یعنی لە بوعدی پێغەمبەرایەتیەوە ئیدامە بدا بۆ پەیامەی کە پێغەمبەری پێشی خۆی جێبەجێی کردووە، ئەوش ئەڵێ یەریثونی وەیەریث من ئالی یعقوب. کەواتە ئەوەش مانای وایە ئەکرێ کەلەپور مادی بێ و ئەکرێ لە عینی وەختیشا معنەوی بێ. بەڵام بەدڵنیایی کەلەپور هەر هی ڕابردووە، ئەوە شکیتیان نییە. ئەگە بچتۆ شعری شاعرانی عەرەب و ئەوانش تەماشا بکەی وەکو متەنەبی، یعنی پێچەوانەی کەلەپور پێچەوانەی توراث کەسبە. کەسب شتێکە تۆ ئەمڕۆ بە دەستی خۆت بە عەقلی خۆت بە بیری خۆت دایەهێنی، تۆ داتهێناوە، شتێکە خۆت کردوتە. بەس کەلەپور ئەو شتەیە کە باپیرانی تۆ نا، باپیرانێکی زۆر دوور 1000 ساڵ لەمەوبەر قسەیەکیان کردو، ئەو قسەیە گەشتۆ بە ئێرە. لەوێوە کەلەپور توراث جارێکی تر جیاوازیە بێتەوە لەگەڵ مێژوو. کەلەپور لەگەڵ مێژوو
توراث لەگەڵ تاریخ چۆن تاریخ شتێکە لە ڕابردووە زۆر لە ژیانی ڕۆژانەدا خەڵک پشتی پێ نابەستێتەوە بەس کەلەپور خەڵک پشتی پێبەستێتەوە نمونەیەک پێ بڵم ئێستا لە کوردەواریە قەت ڕۆژێک گەنجێک پیاوێک ئافرەتێک نبینی کارێک ئەنجام بدا کە کارەکەی ئەنجامدا بڵێ من ئەم ئیشە بۆ ئەەکەم لەبەرەوەی ناڵێت پاشای سۆران میری سۆران وای کردووە قەت ئەوە ناویستی چاو لە میری سۆران بکە یا بڵێ پاشای کۆرە لە ڕەواندوو زوای کردووە ناڵێ بەس ئەڵێ مەلا فلان لە فلان ئەو ئاوای کردو فتوای وای داوە کەواتە کەلەپوری ئاینی دێ لەگەڵمانە ئەمڕۆ خەڵک پشتی پێبەستێ یعنی قەت کەسێک نبینیەوە کاری ئەنجامە بڵێ کاکە بووە کێڵە وڵا لەبەر هارون ڕەشید دوای کردووە ئەوە تاریخە کەس پشتی پێ نابەستێ بەڵام لەو سەردەمە چی هەبووە ئەڵێ ئیمامی ئەحمەد وای کردووە وای گوتووە بیت ئەو هات کەواتە کەلەپوری ئاینی دێ لەگەڵمانە مێژوو نایە لەگەڵمانە جا لەبەرەوە ئەم کەلەپورە ئاینی ئەمڕۆ بەشێکی زۆر ئەگەشتی باش هەبێ لەوەوە چۆنەڵێ ئەتوانی وەریگری خراپیشی لێ وەرەگری بۆیە کەلەپوری ئاینی ئەمڕۆ ئەوەندە زۆرە لە ژماردن نایە یعنی تەسەورەکی وڵاتێکی ئەفریقی موسڵمانی وەکو مالی ئاڵێ ئێمە لەو مالیە نزیکەی 1 ملیۆن زیاتر دەستنووسی ئیسلامی ئاینیمان هەیە دەستی لێ نەدراوە هێشتا ملیۆنێک لە وڵاتەکانی غەربی ئەفریقیا ئەڵێ 3 ملیۆن تا 5 ملیۆن دەستنووسمانی ئەی وەرۆ بۆ ئەم لاو ئەمە عمری ئێمە هەمووی خەڵاسە بێتەوە ناوی بۆ ئەم گەنجانە لە ڕووی ئاینی سەریان لێشێوێ لە چۆوە ئەچێتە گوگڵ ڕەئی فلان بکوژرەیان نەکوژێ ئەڵێ بکوژێ ئەی چاکەی لەگەڵا بکرێ چاکەی لەگەڵا بکرێ هەرچی باش و خراپت بووە لە دینە هەیە باش و خراپت بووە لە دینە هەیە حەڵالتەوێ ئەو حەڵالێکە ئەتەوێ حرامیکەی بۆی بگەڕێ لە فلان شوێنە حرامە کەواتە خەڵک بۆیە سەری لێشێوێ ئەم کەلەپورە هاتووە خودی ئاینەکە قورئانێکی جوانە قورئانێکە بەرگ بۆ بەرگ ئەوەنێ 6,000 و ئەوەندە ئاەتە و بە جوانی لێ تێگەیت و ڕێک و پێک بەڵام ئەم هەموو شەرحەی کە لەگەڵیدا هاتووە ملیۆنەها خەڵکە ئەمرێ و ژیانیشی تەواوە بێ و لێ تێناگە لێ ڕای ئەوەی کە گرفتمان بۆ دروستەکە ئەم کەلەپورە گرفتیشمان بۆ دروستەکە چۆن گرفتمان بۆ دروستەکە بەوەی کە ئێستا خەڵکێک پشتی پێبەستێ کە پشتی پێبەست ئەمەگەر داعش پشت بە چێ بەستێ پشت بە ئاین نابەستێ پشت بە کەلەپوری ئاینی دەبەستێ سفاتێکی پیرۆزی پێدا پشت بە کەلەپوری ئاینی دەبەستێ دەڵێ فلان بۆ سووتێنی ئەو فڕۆکەوانە ئوردونیا ئەڵێەوە تا هەیە لە فلان شوێنە فلانە کەسی سووتاندووە ئەڵێ ئیمامی عەلی خەڵکی سووتاندووە ئەڵێ ئەبوو بەکری سیدیق خەڵکی سووتاندووە کوا ئەڵێەوە تا هەیە دیت ئەوە نە قورئان بوو نە فەرموودە بوو هێنای وەکو کەلەپورێکی ئاینی بەکاری هێنایە و جارێکی تر کەواتەوە ماڵی وێران کردی یانەی کردی جا لێرە ساڵی 2006 11 ساڵ لەمەوبەر لە 5 2006 بۆچی ئەم بابەت ئاڵم گرنگە 5 2006 پەیمانگای کۆماری ئەمریکی هی حزبی کۆماریەکانی ئەمریکایە نوێنەرەکەیان سەرۆکی ئەو ڕێکخراوی IRI واتە پەیمانگای کۆماری نێودەوڵەتی لە زۆربەی وڵاتانی دنیا هەن بۆ کاروباری ڕۆشنبیری هەڵبژاردن لە 5 2006 داوای لێ کردم وتی سیمینارێکم بۆ بکە بۆ ئەندامانی پەرلەمان بۆ ئەندامانی پەرلەمانی کوردستان تۆ ئەتوانی بیسەلمێنیکەوە ینی لە ڕووی ئاینیەوە ژن ئەتوانێت سەرۆک کۆماری وڵات بێ ژن ئەتوانێت قازی بێ ژن ئەتوانێت پۆستە باڵاکان وەربگرێ وەزیر بێ چی بێ لە ڕووی ئاینی بەس وتم ئەتوانم قورئانمان هەیە و بەڵقیسمان هەیە و ئەمانەمان هەیە خوا لە قورئانە بەڵقیسی قبوڵە بە سەرۆک فرعونی قبوڵ نییە ئەو پیاوە ئەو ژنە بەڵقیس جوان حکومەکە مەلیکەی سەبە بەڵام فرعون خراپ لەبەرەوە پیاوە ژن کێشەمان نییە ئەوتی لەو شێوازە 3 محازەرەم ئەوێ 3 ڕۆژی جیاواز لە شیراتۆن مەبەستم ئەوە بوتم باشە من پرسیارێکەکەم ئەوە من دێم لە ڕووی ئاینی دەیسەلمێنم کەەوە ئافرەت بۆی هەیە ببێت بە سەرۆک کۆمار و تا هەموو پۆستەکانی خوارەوەش لە سەرەوە تا خوارەوە 2006 ئەو ئافرەتە ناوی مارگریت ڕۆجەرز بوو بە تەمەن بوو گوتم ئەگەر لە منیان پرسی ئەمریکا لە 1976 سەر بەخۆی وەرگرتووە تا ئێستا بۆچی ژنێک نابێ بە سەرۆک کۆمار لە ئەمریکا پرسیارم لێکەن ئەندام پەرلەمانن من چی بڵێم ئەو کاتە تۆ ئەمریکیت ئەوە من لە ڕووی ئاینی و عیلاجەکەم بەس ئەگەر ئەوان گوتیان ئەو کاتە گوتی ئەو کاتە پێمەڵەن فەرقمان نییە ئەڵەن موسڵمانیش سەرۆک کۆماری ڕێگە نەداوە تا ئێستا ئەمریکاش ڕێگەی نەداوە قسەیەکی زۆر جوانی کرد گوتی جیاوازیمان هەیە وتی لە دەستوری ئەمریکا لە هەموو مێژووی ئەمریکا لە هەموو یاساکانی ئەمریکا بگەڕێ ئێمە نەمان گوتۆژن نابێ بە سەرۆک کۆمار نەمان نووسیوە ئەو کەسی ئەبێ بە سەرۆک کۆماری ئەمریکا پێویستە ئیلا پیاو بێ بەس کۆمەڵگە هێشتا عەقلی نەگەشتووەتە ئەو ڕادەیە قەناعەتی بۆ دروست نەبوو ژن بکە بە سەرۆک کۆمار
لە 2006 ئەم قسەی کرد تەبەن گەشتە 2016 هیلاری هەر دەرنەچوو ئەبینیت 2 ملیۆن دەنگیشی زیاتر بوو بەڵام لە ڕێگەی نوێنەرەکانەوە ئەو ترامپ دەرچوو مانەوێ هێشتا ئەمریکا قەناعەتی هەر نەکردووە بەس قسەکەی ڕاستە دەڵێ ئێمە خۆ لە دەستورانە مانگوتووە بەس ئەمریکی هێشتا قەناعەتی نییە ژن سەرۆک کۆمار بێ وتیوەستە بە تاکەوە وتی ئەی ئێوە وتی من بۆ لە تۆ داواکەم لە ڕووی ئاینی ئەمە بکەیت چونکە ئێوە وتی سێری هەموو کتێبەکانتان بکەن شەرتی خەلیفە چی نووسراوە یەکەم موسڵمان بێ وانە دووەم عەبد نەبێ کۆیلە نەبێ ئەبێ حوڕ بێ سێەم ئەبێ پیاو بێ قەت نابێ ژن بێ وتی ئێوە بە نووسین نووسیوتانە باپیرانتان کتێبەکانی فقی ئیسلامیتان هەمووی نووسیوێتی ڕاستە لە تاریخی ئیسلامیە لە خولەفای ڕاشیدینەوە تا عوسمانەکان ژنێک نەبووە بە خەلیفە ئێمەش کەسێک نەبووە ئێمە لەبەر ئەوە نەبووە کە بە یاسا ڕێگەمان لێگرتووە کۆمەڵگە ڕێگە نادا ئێوە بە نووسین نووسیوتانە ئێوە بێ چارەسەری بکەنەوە ئەو قسەیە زۆر ڕاستە ئێمە کتێبەکانمان شتیواتیان نووسراوەتەوە کتێبەکانمان ئەم بابەتانی تیان نووسراوەتەوە لەبەر ئەوە ئێمە پێویستیمان بە مراجعە هەیە بڵێ مامۆستاوە باسی ئەومان کرد کە ئێمە کولتور ئەو کەلەپورە با بڵێن لە ناو کۆمەلگا وڵاوەتەوە بەڵام ئایا موسڵمان دەبێ هەڵوێستی چۆن بێ بەرامبەر ئەو کەلەپورە ئاینیە چی بکە ئایا وەری بگرێ ڕەتی کاتەوە و ئەندێک کەس پرسیارەوەکردن ئەو کەلەپورە هەڵێنجاوی قورئان و سونەتە یعنی لە خۆیەوە ئەو زانانە قسەیان نەکردووە ڕاست ئەمە چۆن یانی عیلاجەکرێ بڕوانە قسەیەکی جوان هەیە دەڵێ شریعەت و فقه ئێمە قسەمان لەسەر شریعەت نییە شریعەت بریتیە لە قورئان و سونەتی صحیح وانە شریعەت قورئان و سونەتی صحیح بێ ئەگە نمونەیەکی بۆ بێنینەوە وەک ئەوە وایە تۆپە قوماشەکانی ئێستای نییە و قەیسەری کەرکووک و هەولێر و دوهۆک و سلێمانی ببینی قوماشێکی یەکجار زۆر هەیە کوڕان کچان بچن بۆ قوماش بڵێ 2 مەترمەوێ ئەبێ 3 بوێ ئەبێ 4 بوێ ئەبێ زستانی ئەوێ هاوینێ ئەوێ هەر ڕەنگێ هەموو هەیە کەواتە شریعەت وەکو تۆپە قوماشەکان هێشتا نەبراوە هەر کەس بە باڵای خۆی بە ڕەنگی خۆی بە وەرزی خۆی چی لێ بوێ لێ دەرەهێنێ ئەوە ئێمە ئەوەمانەوێ ئەوەی لەوە داهێنراوە ئیمامەکان باسییان کردووە شافعی حەنەفی مالک ئەبوو حەنیفە چیان گوتوانە ئەوە فقهە ئەوە بۆ بە ئەلبیسە جاهیزە ئەوان لەو قوماشە کردیانەوە دووریان بە بەرگی ئەو زەمانە بە حەجمی ئەو فڵانە کەسە ئێمە ئێستا لێرە دانیشتوونە 2017 لە 2017 قەیناکە با زۆر بڕۆم 5 ساڵی تر ئەم کۆمەڵەیەک ببینینەوە کەسمان ئەم جلوبەرگەمان لەبەر نییە قەینا با 10 ساڵی تر بڵێ بە دڵنیایی 10 ساڵی تر ئەم جلوبەرگە لەبەر ناکەین بۆ لەبەر ئەوەی ناکۆن بۆ ڕەنگە تازەش بێ بۆمان نابێ ئێمە گەورابین ئەو بچووکە بێتەوە کەواتە شریعەت قوماشەکەیە بەڵام فقه ئەلبیسە جاهیزەیە دووراوە بەبەری ئێستا نابێ تۆ گەورە بووی بەبەرت نابێ ئەلان تۆ خۆت بچووکەرەوە ئەو لێ بێت نابێت من خۆم زەعیف بکەم بۆی ئەوەم بۆ بێتەوە کەواتە ئەوە فەرقێکی زۆر ناسکی نێوان شریعەت و فقه ئێمە قسەمان لەسەر ئەو کەلەپورە فقهیە ئەو کەلەپورە فقهیە لەوە دەری هێنا و خۆڕاستە لەوە دەری هێنا بە حەجمی فڵانە کەس بۆیە تۆ بچیتە قماش بکڕی و لای خەیات بیدووری بۆتە بێ لە هەموو زەمان و مەکانێک بە کەیفی خۆت بە ڕەنگی خۆت ئەوە شریعەتە بەس بچی لە لەنگەشت بکڕی بۆت نابێ و جوانیشە بە تۆڵەن وڵی تۆزی ئاو دوگمەهین کە ئاوە خۆز ئەبێت تۆ خۆت بگۆڕی لەگەڵ ئەوە ئەمە نابێ بۆیە ئێمە ناتوانین خۆمان بگۆڕین لەگەڵ ئەو ئەحکامە بۆ زمانێکی تر دەراتوە بۆیە سێ ڕێگەمان لەبەردەمە ڕێگەی یەکەمیان ئەوەیە کۆمەڵشتی جوان هەیە ئینکار ناکرێت وڵای لە شتە جوانەکانی نێو فقی ئیسلامی ئەوەیە کە ئەو ئیمامانە شەڕیان لەگەڵ یەکانە کردو یعنی قەت جوێنیان بە یەک نەداوە قسەیان بە یەک نەوتووە یعنی تۆ تەسەوڕکە لە یەک وەختا لە بەغدا شافعی ئەبینی ئەبوو حەنیفە شەبینی عەفوەن ئەبوو حەنیفە یعنی مەبەستم لە سەردەمێکە لە ڕوقعەیەکی جوغرافی ئەحمەد و شافعی ئەبینی لە بەغدا مالیک ئەبینی لە مەدینە سێ کەس نزیک یەک لەگەڵ سێ مەزهەبی جیاوازیش ئەڵێن و کەس جوێن بە کەس نادە وانە ئێستا دەمی هەر موسڵمانێ بکەیتەوە ماشەڵڵا هەر ئیتر دەست پێکا بە جوێندان هەر لەگەڵێکێکا مختەلیبێ دەستەکە بە جوێندان جوێندان بۆ بە عیبادەت ئێستاڵن عیبادەتە جوێن بە خەڵک بدەیت هەندێک ڕەوت پەیدا بووە باشە کەواتە ئەمە پێمانەڵێ هەنگاوی یەکەم ئەوەی ئەو جوانیانە ببینی هەنگاوی دووەم هەندێک شتێ نوێکردنەوەی ئەوێ ئێستا مەسەن 2015 لە 2015 لە کۆڕبەندی هیزری ئیسلامی میوانێکمان هات ڕاوێژکاری یاسایی زانکۆی ئەزهەری مسر گوتی ئێستێمە دانیشتوینە ئەم کتێبە فقهیانەی کە لە ئەزهەر ئەخوێنرێ بەلای کەمەوە وەکو ئەم کتێبانەی اختیار لتعلیل المختار شرح الصغير شرحی چۆنەڵێ ئیقناعی ئەبی شجاع وتی شتی وای تایە سەرس پێ بێ ئەمە بێ دەستکاریکەی مەسەن تیای نووسراوە پیاوێک ژنێکی کوشت نابێ بکوژرێتەوە پیاو بە ژن نەکوژرێت ژنی کوشتەوە خۆ پیاوی نەکوشتەوە وان نووسراوە تعلیلەکەی چییە لەبەرچی لەبەر ئەوەی ئەڵێ پیاو پارە پەیاکە ئەم قسەی ڕاست بۆ 1000 ساڵ لەمەوبەر پیاو پارە بۆ ماڵ پەیاکە ژنەکە ڕەبەت بیتە وەک یەک نین ئەو بکوژیتەوە بەو چونکە ئەم ماڵە پکێکی بەس ئێستا ژن مەعاشی خۆی هەیە ئێستا ژن وەزیفەی هەیە ئێستا پیاوی وەفاتی کردو ژن ماڵم ناڵبە مەگەر ئەم هەموو ژنە ڕووسورەی دوای ئەنفال
ئەم هەموو ماڵ و مناڵە بەخێوەکەن وانە ئەم هەموو ژنە موظفە ماڵ و مناڵ بەخێوەکە ئێستا ژن و پیاو لە وەزیفە فەرقی نییە کەواتە ئەو حکومە بێ بگۆڕی ئێستاکە نابێت لەسەر ئەو حاڵاتە تۆ بچیت و بڵێ ئەو بابەتەیە یعنی مەسەلەن ئەو سەردەمە هەمویان نووسیوانە نابێ هەموڵەن مسلمانە بێ لەگەڵ ئاینەکانی ترا باش بێ بەس هەمویان کۆکن لەسەر ئەوەی لە وڵاتی مسلمان نابێ بینای کەنیسە بکرێ ئیتر تۆ ئیتر ئەمە معنەیەکی ئازادی ئاینی چی لێ هات کتێبەکە مستشاری یاسایی ڕاوێژکاری یاسایی ئەمە قسەی ئەوە جێڕمەوە ئەڵێ ئەی چۆنە باشە تۆ ئەڵێ ئەوە کەنیسەکەی کۆن بوو 1000 ساڵ لەمەوە بەر کلێسایەکی هەبووە ئەی کۆن بوو چۆنە بێت تازەی نەکاتەوە ئەبێم قسەی بگۆڕە جارێکی تر هەر جارێکی تر قسەیەکی تری هەیە لەو بوارە مەسەلەن هەڵوێستی سێم چی هەڵوێستی سێمی هەندێشت ڕاگریە بێ هەندێشت لە نێو کەلەپوری ئاینیمانە قسەی بەشەرە بەشەرێک بۆ زمانی خۆی 1000 ساڵ لەم بۆ بەرکردوێت ئەبێ ئێمە ڕایگرین ئەبێ ئەو قسەیە ڕاگرین کاری پێ نەکەین ئەو قسەیە چونکە ئەو قسەیە غەڵەتە لە زمانێک کردوێتی ئێستا بۆ ئەم زمانە ئەو قسەیە بەکەڵ نە ئاەتە نەفەرمودەیە قسەی ئینسانێکە و قسەی کەسێکە ئەم قسەی کرد مەسەلەن لە نێو کتێبەکانی فقه هەیە ئەو لەو کتێبانی باسم کرد کە لە ئەزهەرا خوێنراوە ئێستا لایەنداوە ئەڵێ لە ئیسلامە نابێ ئەسیر بکوژی ئەی ئەگەر ویسمان بیان کوژین چی بکەین هاوار نووسراوە ئەگەر ویسمان بیان کوژین چی بکەین ئەڵێ فڕیان دە سەحرایەکە و ئاو خواردنی هیچ لێ نەبێ با بمرن لە برسە ئەوە ئەبێ بەس بە کوشتن نابێ بیان کوژین ئەو لە کتێبان نووسراوە مستەشاری قانونی ئەزهەر پێی گوتین ئەوە نووسراوە ئەڵێ نووسراوە ئەگەر لە وڵاتی کافران بووی مار و دوو پشکە مەکوژە با پێوەیاندا بمرن قەیناکە ئەمە قسەی قەدیمە لە نێو کتێبەکانی فقه نووسراوەتەوە ئەڵێ ئەگەر شڕ لەگەڵ کافرا بوو ئینزاری ناوێ یان نابێ پێویست ناکە ئینزاریان بکەیت و بدە بە سەریانە ئەڵێ آخر چۆن ئەڵێ لەبەرەوەی ئێستا دنیا فراوان بووە هیچ ئەوەی هێناوە دنیا فراوان بۆ داوا گەیشتووە تا ئەنتەرنێت هەیە و نازام چیە و کەسێ ئیسلام تێ نەگەشت بێ بەڕێ هەیە لە وڵاتی خۆمان خەڵک لە ئیسلام تێ نەگەشتووە لەبەرەوە قەزم ئەم کتێبە ئەمە جەریمەیە ئەمە نابێت لە نێو کتێبی فقی ئەم بابەتانە بمێنێتەوە ئەمە کەلەپورەکە ئەڵێ خوا لە قورئان گوتوێتی نەفەقەی ژن لەسەر پیاوە نەفەقەی ژن لەسەر پیاوە بەس ئەڵێ کەمالیاتەکەی نە لەو کتێبانە نووسراوە ئەوی بۆتم باس کرد ئەڵێ نووسراوە ئەگەر ژن نەخۆشکەوت پارەی چوونە سەر دکتۆر لەسەر پیاو نییە چونکە ئەوە لە زمنی هین نییە لە زمنی مارەی و لە زمنی ئەوە نیە خواردن و کیسوە و ئەو شتانەی بۆی پیاکە ئەوە نییە ئەگەر ویستی تەجمیل کاژنەکە خۆی جوانکە پیاو نابێ پارەی بداتێت چونکە ئەوە لە زمنی ئەو لە کتێبان نووسراوە ئەمە مستەشاری قانونی گوتی ئەمە مانە هەبووی ئەبە لابدێ وتی نووسراوە زەکات بدە بە کۆیلەیەک بێ ڕزگارێکی عەبدێک ئەڵێ دەی باش ئێستا کۆیلە نەماوە شکورە ئەمە چی لێ بکەین ئەڵێ بیرەکەینەوە ئەی کەسێ لە سجنایە و ماڵ و مناڵی پارە نییە یعنی ئەوش ئێستا بۆ نەیدین بە ماڵ و مناڵی کەسێکە لە بەندیخانەیە زۆر ئێستا مراجعاتەکرێ لەو بابەتە ئەنجامە بەسم لە هەموو ئەمانە ئەو بوو کە لە ڕاستیدا ئەو کەسەی کە ئەڵێ با تازەی کەینەوە ئەم فقه یعنی کۆنەکە هەر بمێنێت تازەکردنەوەش بە هەموو کەس ناکرێت چونکە ئەو تازەکردنەوە مڵکی من نیە سم بە تاقیتەنی ئەم هەموو ملیۆن کتێبە چۆن چاکەمەوە بە من ناکرێت من ئەو مافە بەخۆم بدەم خۆ تونڕەوەکانیش ئەو مافە بەخۆیان دەن تونڕەوەکانیش ئەو مافە بەخۆ ئەوان ئەویش بە نوعێکی تردی هەر ئەوە دێنێ مەگەر تۆ لە قورئانە نیتە تونڕەوەکان 1000 ساڵ لەمە بەرچیان گوتووە گوتوانە ئاەتێک لە قورئان هەیە لە سوورەتی تەوبە 120 ئەوەندە ئاەتی ئیلغا کردوێتەوە هەرچی ئاەت هەیە ئەڵێ لەگەڵ خەڵکا باشبوون هەمووی خوا ئیلغای کردوێتەوە بە یەک ئاەت گوتوێتی وەقتلوهم بیان کوژن مەگەر ئەمە ئاەتی سەیف نییە یەک گوشەی سەیف لە قورئان نییە بس ئەلەن ئاەتێک هەیە ناوی ئاەتی سەیفە هەرچی ئاەتی چاکە و باشە هەموو ئیلغا کردوێتەوە پێ ئەو کە لە پرۆژێک چەنداوە سەیفش وانە مەبەستم چی بوو مەبەستم ئەوە بوو ئەم هیناکەواتە ئێمە جارێکی تر لە بەرامبەر هەندێشتی باشە بێ بۆستین بڵێن وڵی باشە و شتی جوان جوانە شتی جوان جوانە و قسەی جوان کراوە و ئینسانی باش و تەعاملی باش هەیە بیدۆزیتەوە بەڵام لە عینی وەختە هەندێکی تری پێویستی بە نوێکردنەوەیە یعنی ئەو شتە لە ذاتی خۆیدا پێویستی بەوە هەیە کە مەجالی تایە نوێی بکەیتەوە ئەو ڕەئی ئاوها بووە ئێستاکەوایە هەنێکی تریشە بێ ڕایگری لە ڕاستیدا هیچ کاری پێ نەکەی وەکو ئەو نمونانە و نەدایانچی و هەزاران نمونێتی وە بەڵێ مامۆستا جوانە خاڵێک هەیە زۆر گرنگە ئێستا مسلمان ڕەنگە پرسیاکەم بڵێ ئێمە سوودی چێ مە بەکە لە پوریانیدا بچین ڕاست بۆچی ئێمە ئەو زەحمەتە بنێ بەرخۆمان و ئەو زانایانە کاتی خۆی لێکۆڵنی و زۆریان کردووە دیارە شتێک هەمێ بەڵگە نەوتووە ئەکرێ بۆ ئێمەش سوودیان لە وەگرین بۆچی پیا بچینەوە نوێکەری بکەین ڕەنگە ئێمە تێبکەین ئایا سوودەکانی پێداچوونەوە بەکە لە پوریانیدا چییە؟ بەدیع زەمان سەعیدی کوردی مەمەستا سەعیدی نورسی پێمان ئەڵێ سوودەکانی ئەو مراجعەیە چییە؟ کاتی خۆی کە دەوڵەتی عوسمانی ڕووخا لە 1940 جەنگی یەکەمی جیهان و اینجا لە 1970 کۆتایی پێهات و لە 1924 دەوڵەت و عوسمانی ڕووخا بەدیع زەمان سەعیدی کوردی ئەو کات لیان پرسی چی ئەەکەی گوتی دەست پێکەم سەر لە نوێ بە تێگەشتێکی تازە بۆ زمانی خۆم ئەم زمانە ئەو زمانی 600 ساڵی عوسمانی ڕۆی تازە ناچمۆ سەر ئەو کەلەپوریکەوە
عوسمانی ئینتاجی کرد وتیان ئاخرەوە هەمووی زانای ئاینی بوون و قسەی جوانیان کردووە گوتی ئەگەر جوان وایە ناڕوخان ئەگەر جوان وایە ڕۆژیان بەو ڕۆژە ناگەیشت ئەگەر جوان وایە پێیان ناگوت دەوڵەتە نەخۆشەکە ئەگەر جوان وایە ئەوروپا و ئەمریکا توانای ڕوخانی دەوڵەتێکی 600 ساڵیان نەدەبوو ئەمانەوە قسەکان کۆن بوویدی بەرگی ئەم سەردەمە ناگرێت ئەبێ بزانین ئەم سەردەمەی ئێمە ناوێکی لێ بنین ئەوە سوودەکانێتی هەر سەردەمێک تایتڵێکی هەیە هەر سەردەمێک تایتڵێک و گرفتێکی خۆی هەیە و مشکلەیەکی خۆی هەیە بەدیع زەمان سەعیدی کوردی گوتی سەردەمی ئێمە سەردەمێکە ئەگەر ناوی لێ بنی پێوترێ سەردەمی ڕزگارکردنی ئیمان وەزیفەیەک بۆ من و تۆی داناوتی وەزیفەیەکمانێ پێ دەوترێ وەزیفەی ڕزگارکردنی ئیمان ئەو گوتی ئەو هەموو کەلەپورەی لە ڕابردوودا نووسراوە بۆ زمانی خۆیان ئیدی با ئێمە دەست پێ بکەینەوە بەچی بەسەر لە نوێ تێگەیشتن جارێکی تر ئەمە کارێکی خراپی نەوتووە قورئانی هێشتوتەوە فەرمودەشی هێشتوتەوە بەس تێگەیشتنی فلان و فلان و قەولی فلان و فلانی لادا چونکە ئەوە بوو نەتیجەکەی گەشت بۆ حاڵەتە بەسەر لە نوێ بۆیە ئەبینی ئێستاکە لەسەر تاسەری هەموو دنیادا بەدیع زەمان سەعیدی کوردی لە ئەمریکا ئەخوێنرێ لە وڵاتانی عەرەبی ئەخوێنرێ لە لای خۆمان بایەخی کەمتر پێدراوە بەداخەوە ئەو گوتی سەردەمەکە سەردەمی ئینقازی ئیمانە ئیدی ئەمە نەما خەڵک بە توێکڵی ئیسلامەوە خەریک بێ خەڵک بەشتە ڕووکەشەکانی بۆیە بەدیع زەمان سەعیدی کوردی ئەڵێ لەم مراجعەیە چیمان دەستەکەوێت لەم مراجعەی ئەوەمان دەستەکەوێت ئێمە نەگەڕین بە دەوری چۆنەڵێ شتە ڕووکەشەکانی دینەوە ناواخنی دینمان پێویستە هەر بەڕاستیش ئەوەی پەیامەکانی نور پێیگەیاند بێ ئەوەی بە پەیامەکانی نوری مامۆستا بەدیع زەمان سەعیدی کوردی پێگەیشت پێ کەسێکی ژیان دۆستە کەسێکی مرۆڤ دۆستە ئیسلامێک پێک نمونەیەکی ئیسلامی ئینسان دۆستی چۆنەڵێ گونجاو لەگەڵ ڕادۆخ و لەگەڵ ئەم زەمانە لە دین ئەوە فێرە بێ کە خودای خۆش بوێ پێغەمبەری خۆی بناسێ قل لە قورئان تێبگا ئیدی بچێتە سەر ئیش و کارەکانی دنیا بچێ شتێکمان بۆ دابێنێ نەک ئێوە خەڵکی ئێمە ئێستا ئەوەی ئەمەی نەکردو خەڵکی ئێمە سێ چێکە ئەم هەموو گەنجە بەچیەوە خەریکن ئەوە جائیزە جائیز نیە حەڵاڵە حرامە اینجا لە هەر یەکەشی ئەوەن دەڕێ سبەی ڕەمەزان دێ سبەی ڕەمەزان دێ اینجا بزانە قسە و باسێک دێتەوە ئارە قسەی 1000 ساڵ لەمەوە بەر کاکە ڕەمەزان ڕۆژ و 30 ڕۆژە 29 ڕۆژە و بە ڕۆژوە بی ئەوە ڕۆژوە بۆ شکاو تاوە ئیلە ئاخری ئەم ڕۆژوە لعلکم تتقون بۆ نمونە دێن کاتی خۆی باسێک بەدیع زەمان سەعیدی کوردی گوتی ئێمە ئێستاکە پێویستیمان بەوە هەیە گەنج لەسەر ئاشتی خوازی بنیاد بنینەوە جارێکی تر زەمانەکەی خۆی بناسێ بزانێ ئەم زەمانە چی لێ پێویستە بۆیە گشت ئەوانی بەو پەیامە پێگەشتن هەمووی ناردە ئەوروپا گوتی ئەو شوێنەی کە توانی ئێمە بڕوخێنێ ئەو شوێنە پێشکەوتوترە لە ئێمە ئێستا پێویستیمان بە عیلمی ئەوانە وەک سەدەکانی پێشووتر چەند سەد ساڵ لەمەوە بەر ئەوانە هاتن لە ئێمە فێرە بوون لە سەدەکانی ناوەڕاست لە پازدەی زاینی لە پازدەی زاینی ئەوروپا دەهات لە مسلمانان فێر دەبوو مادام ئەوان توانیان لە سەدەی 20 ئێمە بڕوخێنن عیلمەکە لای ئەوانە ئێستاکە ئەوروپا چییە حاملە ئەوروپا هەڵگری ئیسلامە ئێستاکە بە مانا جوانەکانی ئیسلام لەبەرەوە حەزێک خەڵک بنێرێ بۆ ئەوروپا لە ئەوروپا تێبکەن لە میسریش هەروە کرد نەک شەڕ بکەن و نەک خەڵک بکوژن و نەک بە ناوی جیهاد و ئەم هەموو گروپ و شتانە پەیدا بوو لەو کاتەوە هەموو گروپایە خەڵکە کوژێ بەدیع زەمان سەعیدی کوردیش هەر ئینسان پێدەگەێنی جا لەبەرەوە عەلی ئۆزگ ئەڵێ لە میسرەوە تەڵەبەی ئەزهەر بووم هاتم بۆ تورکیا وتم ئەو پیاوە مستەفا سەبری سەلامم لێکا پیاوێکی گەورەی ئەزهەری مسریە بەدیع زەمانم بینی نەخۆش و لەسەر جێگە ڕاکشا وتم مستەفا سەبری سەلامم لێکە هەستا دانیش احترامن وتم عليك السلام وتي مصطفى السبري على بديع الزمان سعيدي كردي چەند قوتابی هەیە لەم تورکیایە وتم وتی پێمی گوت پێی بڵێ 500,000 هەیە 500,000 کەس بە دەوری منەوەن ئەم پەیامی نورانە ئەخوێنن گوتی ئەویش پێت هەڵێ ئەگەر 500,000 تێ بۆ وەستایی بۆ چەک هەڵناگری و دش بە کەمالیزم و دش بەوانە گوتی ئەمە سەردەمی جیهادی معنەویە سەردەمی علمە سەردەمی شمشێر و چەک و ئەوە نییە وڵاتی خۆم وێران ناکەم ئەو ڕەبیع العەرەبی و ڕەبیع الئیسلامی و بەزمەدی میسری چی لێ کرد و تونس چی لێ هات و دوای سووریا چی لێ هات و یعنی هەر هەمان ڕژێم جارێکی تر مەگەر میسر چی بوو لە ئەوە داتەوە سیسی ئیتر هەموو خەڵکە چی لێ هات و چی ڕۆشت و هەمووی مەنع کرا و هەموو ڕێگە ئەم هەموو شەڕە لە پای چییە ئەم هەموو خەڵکە ئەکوژرێ لەم داعش و لە یەمەن و لە سووریا و وێرانە یعنی ئەمانە هەموویە بە حسابی بۆ بکەین مەبەستم چی بوو سوودەکەی ئەوەیە سوودەکەی ئەوەی دەستمان سوور نەبێ بە خوێنی خەڵک سوودەکەی ئەوەی ئەو قسە و باسی هی 500 ساڵ لەمەوە بەرە نەهێنینەوە بۆ ئەمڕۆ خۆمان قسەی خۆمان بەڵێ جوانە مەمەستا دێنە سەر دواتەوەر یا دواپرسیاری ئەم بڵێن ئەم پرسە ئەوەیە کە ئایا ئێمە چی بکەین بۆ ئەوەی باشتر مامەڵە بکەین لەگەڵ کەلەپوری ئایندا یعنی ئێستا
پرسیارەکەێتە گۆ ینی ئێمە چی بکەین کامی هەڵبژێن ئێستا چۆن مامەڵ باشە هەر جارێکی دەچمۆ لە مامۆستا نووسی بەدیع زەمان سەعیدی نووسی کوردی ئەڵێ ئەم هەموو تەفسیرەی بۆ قورئان کراوە تاک کردوێتی نەفەرێک کردوێتی ئەڵێ بابین پێناسی تەفسیرکەین تەفسیری قورئان یانی قورئان کەلامی خۆیەتەوە هەر هەنگاوێک ئەنین ئەڵێ لە ڕوانگەی قورئان و هەنگاوم ناوە دوجار توێل هەنگاوە چۆنە ئەو هەنگاوی بۆ لای مفەسیرێک وانە باش ئەم هەموو تەفسیرەکە نووسراوە بەدیع زەمان ئەڵێ تەفسیرەکان هەمووی ئینسانێک کردوێتی وانە ئەڵێ ئەگەر پێناسە بکەینەوە ئێمە بین پێناسە بکەینەوە بۆ تەفسیری قورئان تەفسیر چییە یعنی چی بەیەکێ بڵێ تەفسیری قورئانم بۆ یعنی چیت کردووە ئەڵێ بەعەرەبی یعنی بەیان مراد الله بجهد بشري يعني تو كالي تفسيري او اياتاكم يعني چیم کردووە يعني من ئەمەوێ بزانم خدا لە ڕێ ئەم ئاەتەوە چی دەوێ بە تێگەشتێکی مرۆڤانە ئەڵێ ئەو تێگەشتی مرۆڤانەوە تەنیا خۆتی بەم نەڵێن تەفسیر بۆ نانووسی بەم نەڵێن کتێب بۆ نانووسی ئەڵم کاکە ئەو بەرپرسیارەتێکی زۆر گەورەیە لەبیرتە لە 15-20 ئەڵقەلەمەوە پێشچیم گوتوتمە بێ کۆڕایەک و کۆڕ بەندێکی گشتی فراوانمان لە هەموو زانستەکان هەبێ ئاوا تەفسیری قورئان بکەین نەک ئەو زمانە چوو عقل زمانی پێشوو ئەکرا عقلمان بێنە دەستی مفەسیرێکەوە یەک مفەسیر ئێستا ناتوانانی بڵێ ئیمامێکی فلان هەیە فلانە کەس نابێت دوای هیچ تاکێ بە من و بە هەر کەسێکی تر کەس دوای تاک نەکەوێت پێویستیمان بە کارێکی جەماعی هەیە بێ فێری بین ئەژنە هەر کەسە سەری کۆڵانێکەوە بۆ خۆمان قساکەین ئەمە تەنها ئێمە ئەزانی ئێستا چیەکەین ئێمە تەنها و تەنها ئێستا ئەوە ئەکەین لێکێک لە لێی پرسیوین وەک ئەوە وایەکە لێمان بپرسێت دوو کۆ دوو ئەکاتە چەند وەڵامی ڕاستمان پێ نییە ئێستا وەڵامی ڕاستمان پێ نییە بەس من باشەکەم یارمەتیتە دەم پێتەڵم دوو کۆ دوو ناکاتە پێنج خۆمە یارمەتیتم دا بەڵام نەمزانیەوە بەڵام ئەکاتە چەند کەواتە هەر هەمومان ئەزانین هەڵەیەک لە دینە هەیە لە دینە هەڵەیەک لە پەیڕەوکردنی دینە هەیە هەمومان ئەزانین هەڵەیەک لە پەیڕەوکردنی دینە هەیە جابێ ئەم ئارائانە هەمووی کۆ بکەینەوە شتێکی وا دەرکەین بۆیە بەدیع زەمان سەعیدی کوردی داوای شتێکی زۆر جوانی کرد التەفسیر الجەماعی للقورئان تەفسیری کۆ تەفسیر بۆ قورئان کۆکەینەوە زانا بێنە لە هەر بوارێکە لە بواری زمانەوانی لە بواری مێژوو بینی لە بواری جوگرافیا لە بواری زانستە جیاوازەکان یەک لیژنەی گەورەی لێ دروستەکەی ئەما بێ لە ئاستێکی باڵای دەوڵەتی لە هەرێمی کوردستان ئەبێ لە شوێنێکی ترە بێ لە کوێی تر بیکەین بەم شێوازە تێگەین لە شتێک لە قورئان بەڵام ئەگە تەفسیری قورئانکەوە تەفسیری لوغەوی قورئانی کردەوە تەفسیری تاریخی قورئانی کردەوە تەفسیری جوگرافی بۆ قورئان کردو ئەوە تەفسیری ئەنتروپۆلۆژی بۆ قورئان کردو هەمووی تەفسیری کورتن چونکە هەر کەس میتۆدێکی خۆی نییە بە میتۆدێکی چۆن میتۆدێکی گشتی بدۆزینەوە هەر لەبەر ئەوەیە ئێمە تازە ناتوانین شافعیەک و ئەبوو حەنیفە و مالیکێک بێنینەوە کەسێک داینین عەقڵی ملیارێک و نیو بێنە دەستەوە نە ملیار و نیو عەقڵی 7 ملیار و نیوەکەی ئێستا ناتوانین لەبەرەوە مەسەڵ مسلمانی ئەوروپا چیەکە خۆ مسلمانی ئەوروپا شێتە بێ ئەگە بە دوای فتوای تاکا بگەڕێت شتێکی جوانیان دروست کردووە المەجلس الأوروبي للإفتاء والبحوث يعني ئەنجومەنی ئەوروپا بۆ فتوا و بۆ توێژینەوە کۆبنەوە لە هەموو زانستەکانە قسەیەکی جوانیان بۆکەن و ئەگونجێ لەگەڵ بارودۆخی ئێستەی ئەوروپادا لەبەرەوەمە پێمان دەڵێ لە ڕاستیدا بەدیع زەمان سەعیدی کوردی پێمان دەڵێ ئیدی بە کۆ قسە بکەن بە کۆ ببنەوە لەگەڵ یەکە من ئاماژەم پێ کرد لە 15 ئەڵقە لەمەوە پێش گوتم ئەوە لە چێ دروستەکرێ و چۆن دروستەکرێ خاڵی دووەم چی بکەین پشت ببەستین بە کۆنەستی کۆمەڵگا چونکە پێغەمبەر دووری خوای لەسەر ئاماژەی بەوە کردووە ئەکرێ مرۆڤ هەڵە بکات تاک بەڵام ناکرێت تەواوی کۆمەڵگە بەیەکەوە لێ کات هەڵە ناکرێت من نمونەیەک بۆ دێنمەوە لە نێو کتێبەکانی فقه ئەو با بچینەوە سەر نمونەکەی ئەڵقەی پێشوو لە نێو کتێبەکانی فقه نووسراوە هی تازە وانە ئەو کتێبەی کە چاپ کرایەوە لە کوردستان ئەڵێ ئافرەت نابێت سیارە لێ بخڕێ حرامە ئافرەت سیارە لێ بخڕێ ئەمە فتوایە ئەمە دەقێک نییە لە قورئان نییە ئەمە فەرمودەش نییە ئەمە قسەی ئەڵێ ئەم هەشنۆ زانایە باشە ئەمە چۆن زانە بە ڕەنگاری بووینەوە لە چۆن زانیمان ئەمە هەڵەیە بەچی زانیمان ئەمە هەڵەیە هاتین سێرەکەین بە ڕێزێک وەک دکتۆر ئەحمەد شافعی ئەندامی ئەنجومەنی لیژنەی فتوا لە سلێمانی زۆر دلیلی جوانی هێنایەوە کە ئەمە ئەسڵ و ئەساسی نییە و قسەیەکە بۆ شوێنێک کراوە بە هەر مەبەستێک کردوانە با بۆ خۆیان بیکەن لە کۆمەڵگەی کوردەواریدا ئێمە شتی لەو جۆرەمان نییە و ئەم فتوایە بە کەڵکی ئێمە نایە ڕێکخراوە ئیسلامیەکان ئافرەتەکان و یەکگورتی خوشکان و هەمووشتی جوانیان گوتیان ئەمە هیچ بە کەڵکی ئێمە نایە و ئەمە قسەی ئێمە نییە و هەمووشمان ئۆتۆمبیل لێ ئەخورین و هیچ کەسیش ناتوانێت بە ناوی شەرعەوە قەدەغەمان بکە هەموو ئافرەتان و ڕۆشنبیران پێکەوە کەمپینیەکیان ساز کرد وتیان ئەم شتە قبول ناکرێ و وڵاتی قبول نییە هەموو بە وەزارەتی ڕۆشنبیریان گوت جارێکی تر یا ئەگەر داوتە ژماری سپاردن بە کتێبی وا نابێ بدەین ئەم کۆڕایە لە کوردستانە دژ بەوە ئەوەستێتەوە یەکسەر تەختێکە کەواتە زۆر گرنگە ئێمە کە هەر شتێک لە دەرەوە بەمان هات تەماشای کۆڕا و کۆنەستی کوردەواری بکەین کۆنەستی کوردەواری لەگەڵ ئەوە نییە کە خەڵک بسووتێنرێ
با لە 1000 کتێب نووسرابێ کۆنستی کوردەواری لەگەڵ ئەوانەیە ژنی خەڵک بکرێ و بکرێ بە سەبایە با 1000 کەس گوت بێت کۆنستی کوردەواری لەگەڵ مرۆڤ دۆستیە ژیان دۆستیە تێگەشتێکی ئینسانیە لە ئاین کەواتە ئەتوانین بەم دوو حاڵەتە سەکەی بەدیع زەمان سەعیدی کوردی ئەو شتانەی کە پێویستی بە لێکدانەوە و ڕاوەکردن و شرۆڤەکردنەیە بە شێوازێکی کۆ و جەماعی بیکەین هەمان کاتیشدا پشت ئەستور بین بە کۆنست و کۆڕای کۆمەڵگەی کوردەواری. بەڵێ مامۆستا بەردەوام دێمە لەسەر کردووەکەمان بەڵام دوای چوون بۆ ناوبڕێک بینانی بەڕێز لەگەڵمان ببێنەوە دوای ناوبڕێک و ئەگەڕێینەوە. بەڕێزان دووبارە سڵاو و بەردەوامی لەسەر پێشکەشکردنی پرۆگرامی بە کوردی ئێستا چنە لای میوانە بەڕێزەکانمان وەکو لە سەرەتاوە ئاماژەمان پێدا کە بریتین لە قوتابیانی هەولێر بۆ نەوت یاخود پەیمانگەی هەولێر بۆ نەوت. دووبارە سڵاوتان لێبێ بەخێر بێنەوە. طبعاً ئەوە تەوەری بەرنامەکەتان گوێ لێ بوو کە لەسەر ئاین و کەلەپوری ئاینی بوو پێمان خۆش ئێستا چ بەڕێزە پرسیارێکیە یاخود سەرنجێکی پێمان خۆشە گوێبیستی بین بۆی لەگەڵ مامۆستا تاوتوێی وەڵامەکانی بکەین. بەڵێ فەرموو. پرسیارێکم لە مامۆستا عەبدوڕەحمان مامۆستای بەڕێز پرسیارەکەشم کەلتوری گەلانی غەیرە عەرەب یان غەیرە موسڵمان کاریگەری هەبووە لەسەر دینی ئیسلام ئەگەر وەڵامەکە بەڵێ بێت چۆن دەتوانین وا بکەین کە دینی ئیسلام کاریگەری لەسەر کەلتوری دیکە هەبێت یاخود ببێتە هۆی ئەوەی کە ببێتە هۆی پێکەوە ژیان یانی زیبوونەوە لە دیکە بۆ ئەوی گەلانی غەیرە موسڵمان یان کەلتوری غەیرە موسڵمانیش ڕابکەشێت بۆ نێو دینی ئیسلام چونکە دینێکی سەردەمە. بەڵێ دەست خۆش بێ زۆر سوپاس. بەڵێ کام بەڕێزی تر دەست خۆش بە مامۆستا دوو پرسیارمان بوو یەکەم کە وە کارێکیان ئێستا هەر هەڵک دەکرێتن لە کەلتوری کوردی بیان غەیرە کوردی بی هەر وڵاتێک بی بۆ دەشتێتەوە سەر ئیسلام ئاینی ئیسلام وەک هەندێک کەسێک کە درێتن ینی هەر شتێک بی دەرێ ئافرەت بەکاردێتن لە زۆر لیان و بەڕای من حرامکردنی سیارە لێخورین سیارە بۆ ئافرەت زۆر زۆر هەڵەیە چونکە ئافرەتەکان زۆربەی لە ڕێگەی تەکسیبی یان هەرەوە کارێکی گواستنەوەبی تووشی هەڵە دەبن تووشی دەزرێژی دەبن و دەست خۆشتان لێ بڵێ دکتۆر سەرەتا باسی کەلتور و ئاینت کرد کە کەلتور جیایە و ئاینیش جیایە. ئێمە زۆر قەبرەکانمان هەیە وەکو قەبری شێخەکان کە زۆر لە مرۆڤەکان سەرداین دەکەن و بۆ هەم بۆ مرازی خۆیان حاصل بکەن لەو سەردانکردنە و زۆر مەبەستی تریش هەیە. ئەو قەبرانە بە کەلتوری مێژوو دادەنرێ یان بە کەلتوری ئاین دادەنرێ. بەڵێ دەست خۆش بێ بە زۆر سپاس. یەکێک لەو بەڕێزانە پرسیارێکدایە کەلتوری غەیرە موسڵمان کاریگەری لەسەر موسڵمان هەبووە ئێمە چۆن بتوانین کەلتوری موسڵمان کاریگەری لەسەر غەیری ئیسلام هەبێ ینی پرسیارێکی لەو بابەتە. بەڵێ پرسیارەکە تا ڕادێک ئەوەش بوو کە کەلتوری گەلان تێکەڵ بە ئاین بووە. بەڵێ گەلانێک هەیە موسڵمانن بەڵام کەلتوری چۆن ئەڵێ کۆمەڵایەتی ئەوان تێکەڵ بە ئاین بوو. ئەم بەشە ئەگەر جوان بێت کاریگەری ئەبێ لەسەر ئەوەی گەلانی غەیرە موسڵمان ئیسلامیان لەلا جوانە بێ بەڵام لە هەمان کاتیشدا ئەگەر کەلتورێکی ناشرین تێکەڵ بە خودی ئاین ببێ لەلایەن ناشرینە بێ. نمونەیەکمان هەیە ئەم قسەی ڕاستە ئەگەر ئێستا بڕوانینە ئەوروپا کە تەماشای ئەوروپاکەین ئێمە چەند کەم و کورتیمان هەیە وەکو کورد بۆ خۆمان کوردێک لە ئەوروپا کارێکی لە ڕوانگەی ئاینەوە خەڵکی ئێمە لەوێ ڕەنگە ئافرەتیشی کوشتی بێ بەس بەناوی ئەم مەسائلێکی عشاعری و کۆمەڵایەتی و ئەو بابەتانە کە هەر خراپە تەمە هەر خراپە کردوێتی خراپە کردوێتی بەڵام نەچوە ئەم شتە بەکاری ئاینی ئەنجام بە لە بواری ئاینیدا مەبەستمەوەی ئەو کوشتاری کە ئێستا ئەکرێکێ بە ئۆتۆمبیلێک ئەکەوێتە ناو ئەو خەڵکە و بەهێجارێ 100 کەسە کوژێ ناسنامەکەی دەرەکەن سێرەکەن تونسی یەکێکی تر بە جۆرێکی تر ئەچێت لە شوێنێکە خۆی تەقێنێتەوە ناسنامەکەی تەماشاکەن سعودی یەکێکی تر تەماشاکەن مسری یەکێکی تر بەو شێوازە تەماشاکەی ورد بۆ دەرەکەوێ ئەم هەموو کەلتورە هەمووشی دین یەک دینە ئیسلامە بە سێرەکەی زیاتر ئەوانەی کە لە کەلتوری وڵاتانی عەرەبین ئەم کارە ئەنجامەدەن بەرگەوین بە کۆمەڵگەی خۆیان تورکیەک خۆی نەتەقاندوتەوە لە ئەوروپا ئێرانیەک ئەمەی نەکردووە کوردێک ئەمەی نەکردووە هەر لە مەنتیقی خۆمانە بە هەمان شێوە حتا بینی عێراقیەک وەکو عێراقی خۆی بتەقێنێتەوە ئەوش نەیکردووە کەواتە ئەمیش کەواتە ورد ئەچیتەوە سێرەکەی کەلتورێک هەیە لە جەزیرە عەرەبیدا ئەم کار ئەنجامەدا فتواکانیش هەر لەوێەوە دێن جارێکی تر ئەمە مانای ئەوەیە کە بەڕاستی کەلتورێکی گەلان هەیە تێکەڵ بە خودی ئاینەکە بووە کەلتورێکی گەلان هەیە تێکەڵ بە خودی ئاین بۆیە ئاین لە هەندێک شوێن جوانە لە هەندێک شوێن ناشرینە خۆی ئاینەکە نییەوە ئەوە ئەم قسەیە هەڵێ ئەم قسەیە بەم شێوازە هەڵێ
بەس بۆچی لە هەندێک شوێن جوانە وەکو نمونەتمان لە مالیزیا ئاین تا ڕادەیەکی زۆر جوانە لە تورکیا جوانە ئەبینی لە وڵاتانێکی تر ناشرینە باشە ئەمە سەبەبەکە چییە دوجار مرۆڤە کەواتە مرۆڤە ئەتوانێ مرۆڤ و تێگەشتنی مرۆڤە تێگەشتنی گەلانە لە ئاین ئەتوانێت جوانی بکە و ناشرینی بکە لە مەسیحێت شەهروای ئێمە ئەوە لە نوێنەری جووەکان لە وەزارەتی ئەوقاف بپرسی زۆر جار لە سیمیناروشتا باسی کردووە ئەڵێ ئێمە وەکو جووەکان ئەشکەنازمان هەیە سفاردیممان هەیە سێمیەکیشمان هەیە تونڕەوە تۆک داعشەکەی ئێوە تونڕەوە هەروەکو داعشەکەی ئێوە تونڕەوە کۆکلاسکلان لە ئەمریکا و ئەوانە مەسیحین ئەوانش خەڵکە کوژن بە ناوی مەسیحۆ کەواتە لە یابان هەبووە سوپایەکە بۆ بە ناوی سوپای سوورەوە ئەلوێ حەمرا جارێکی تر هەبووە مەبەستمەوە بۆ بڵێم کەواتە بۆیە بەدیع زەمان سەعیدی کوردی گوتی ئەبێ محورەکەمان ئینسان بێ محورەکەمان مرۆڤ بێ مرۆڤ چاک بوو چاک پەروەردەکرا مرۆڤ دۆست بوو ئینسان دۆست بوو نەتەوەکەی خۆی بە خوشک و برای نەتەوەی خۆی زانی ئیماندارانی ئاینەکەی خۆی بە خوشک و برای ئاینی خۆی زانی تەواوی مرۆڤایەتیشی بە خوشک و برای مرۆڤایەتی زانی چەماوە تۆ دوژمنی بێ کەس نییە خوشک و برای نەبێ لەم دنیا کەواتە ئێمە لەم ڕوانگەیەوە تەماشاکەین ئینسانێکمان بۆ دەستەکەوێ کە بەم شێوازە پەروەردەکرابێ کەواتە دوجار ئێمە پێویستیمان بەوە هەیە وەکو گوتم لە سەرچاوەکەوە کە قورئان و سنەتی صحیحە بێینەوە چی بکەین مرۆڤ پەروەردەکەین بە پەروەردەیەک کە لە خزمەتی ئینسانەکانی دیکەدا بەڵێ مامۆستا پرسیارێکی ترێ من وا تێگەشتم کە پێم وایە ئەڵێ مەسەڵەن بۆ ئافرەت دایمەن بەکاردێنن لەم فتوانە و ئافرەت دێننەوە ناو بابەتێکی تر بۆچی بابەتەکان بە ئاینی دەکرێت لەبەر ئەوەی ئەو کەسەی کارەکە ئەنجام دەدا بە ئاین دەیکە ئابزانە ینی وەکو گوتم ئێستاکە کوردێک لە هەندەرانە ئافرەتێکی هەندەرانی ئەکا بە هاوسەری خۆی ئەیهێنێتەوە بۆ ئێرە لێرە کوشتوێتی نمونە هەیە لە هەواڵەکانەوە هیچ ئەمیر پەیوەست نەکردۆ بەدینەوە نەیگوتوە هاوسەرەکەم لە بەرۆی مەسیحێ لە بەرۆی من مسلمانم چۆتە مەسەلەیەکی عەشایریەوە بۆیە لەسەر کوردەکەوێ لە ڕووی کەلتوریەوە لە ڕووی کەلتوری کوردەواریەوە لە سەرمانەکەوێ لە ڕووی ئاینی لە سەرمان ناکەوێت کەسێکی تر ئەمە بە ئاینی ئەنجامەدە لەبەرەوە لات غەریب نەبێ ئێستا تەکنۆلۆژیای دنیا مەشغوڵ بووە بە ئیرهابی ئیسلامیەوە بۆچی پێویستە ئەو کەلەپورە ئاینیمان مراجعەکەینەوە چونکە توندڕەوەکان نەتە توندڕە و گەورەتر تاوانبارەکان توندڕەوە ئاینیەکانی ئیسلامی لە سەرتاسەری دنیادا هەمووی هەر یەکەی فتوایەکی لە ڕابردوودا هێناوە دنیای پێوێران کردووە لەبەر ئەوە پێویستیمان بەو مراجعەیە هەیە تا ئەو مادە خامە لە دەستی ئەو خەڵکە دەربێنین بڵێن ئیدیمە و کار بۆ مادانە ناکەین کەس ناتوانێت بۆ مادانە ئێمە قەناعەت پێ بکات کە ئەمە قسەی فلان و فلان و فلانە لە زمانێکا کردوێتی بەبستم ئەوە بڵێم لەبەر ئەوەی سەرەتا مسلمان ئیشێکەکە ناوی ئیسلامی لێنێ ئەوانش بە ناوی ئیسلام جواب بدەنەوە ئەگەر نا زۆر تاوان هەیە لە ئەوروپا ئەنجام ئەدرێ چونزانم وەکو ئەوەی کە لە هەواڵەکانە بیستی گەنجێکی ئەمریکی شۆ دەسەر قوتابخانەیەک بە چقۆیەکێکی کوشتۆ چواری بریندار کردووە ئەمە کارێکە لە چوارچێوەی ئاینە نەیکردووە بێزارە بەش بە شێوازێک لە شێوازەکان هەیە لە بێکاری کەواتە ئەوە چێ کابرات ئەگەر ئەڵڵاهو ئەکبەر نەکا لەگەڵ کوشتنەکەی چه باسی دینی کردووە هێشتا ئەوروپا بڵێ ماڵتان ئاوەدان بێ کە ئەو خەڵکە ڕەت ناکەنەوە ئەو خەڵکە دەرناکەن لەوێن ئەو هەموو مسلمانە دەرناکەن کەسی مسلمانی توندڕە و کە کارەکەی ئەنجامەدا بە ئەڵڵاهو ئەکبەر ئەنجامێدا یعنی چی یعنی ئەمە خوا پێم گوتم بیکە ئەو خەڵکەش ناچارە بێ بڵێ ئەمە دینەکەیەوە ئەکە کەواتە سەرەتا ئەو مسلمانانن ئیشی ئەمەیان ناشرین کردووە و بوونەتە مای ئەم هەموو سەرێش زەخشن دیارن جەبابەتی ئافرەتیش لەو کەلەپورەی ڕابردوو لەو کەلەپورەی ڕابردوو چێ زۆر زەرری کردووە لە کەلەپوری ڕابردوو ئەوەی کە زەرری کردووە بە پلەی یەکەم ئافرەت و کەمایەتی ئاینیەکانن هەر باسی کەلەپوری ڕابردوو بکەی ئەڵێ مەسیحیە بێوا لێ بکرێت جوو ئەبێوا لێ بکرێ ئەوەی تر ئەبێوا لێ بکرێ بێ بکوژرێ بۆی ئەمە کەنیسە دەتەقێتەوە لە وڵاتی میسڕ و ئەوە چونکە ئەم قسانیان کردووە ئێمە چونکە ئەومان نەوتووە لای ئێمە ئەو شتە نییە ئافرەتیش لە کەلتور و کەلەپوری ئاینی ڕابردوودا زۆر احتیقار کراوە زۆر قسەی ناشرینی پێوتراوە لە نێو دینە خۆی نا باسی قورئان ناکەمە بە زۆر وردبین لە نێو ئەو قسە و باسەی کە پیاوانی هزار ساڵ لەمەوبەر دژ بە ئافرەت کردویانە کەلەپوری ئاینی کە کردویانە احتیقارێک و بە کەمزانینێکی زۆری ئافرەتیان کردووە بە کەمزانینێکی زۆری ئافرەتیان کردووە حەزەکەی بڕۆ هەرچی کتێبی فقهی بخوێنەوە وەکو گوتمان ئەڵێ چی ئەڵێ کەس نابێت بێ بە سەرۆکی وڵات لەبەرچی نابێت ئەگە ئافرەت بێ نابێت دەست سەبەبەکەی بخوێنەوە بڕۆ موسوعة الفقه الإسلامي موسوعة الفقه الإسلامي باشە لەوێ تەماشایکە ئەڵێ لەبەر ئەوەی ئافرەت زەعیفە دووەم لەبەر ئەوەی ناقص العقلە سێم لەبەر ئەوەی ناقص دینە باشە سێرەکەی ئەمە هەموو ئافرەتە وڵاتان چۆن بەڕێوە بن ئەو بۆچی لە جاری سێم و چوارەمە مێرکل
ئەبێتە بەهێزترین ئافرەت لە جیهانە خۆی ئەو چی لە ئافرەتەکانی ئێمە زیاترە بۆ ئەو ئەبێ بۆ ئەوە شرکاتی خۆی کۆی 24 وڵات ئێستاکە بە سەرۆک و بە سۆرۆک وەزیرانەوە ئافرەتەی بابڕێەوە وەزیری دیفاع و بەرگری وڵاتان ئێستا ئافرەتەی بابڕێەوە ینی خێر بۆ هەر ئافرەتەکە ئێمە ناقص عقل بۆ ئەم ئافرەتی دنیا هەمووی عاقل بوون ئێمە کەلەپورێک نییە بێ لە بەردەمیە بۆستینەوە بەڵێ مامۆستا باسی خاڵێکمان کردێمە لە ناو پرۆگرامەکە باسی ئەومان کردێمە داعش سوودی لە کەلەپوری ئیسلامی وەرگرتووە بۆ کارێکی کردوێتی ئێستا دوای داعش پرسیار ئەوەی دوای داعش ئێمە چی بکەین یەکێک لە هاوبەندەوان ئەو پرسیاری کردیانی بڕاستی ئەو پرسیارێکی جددی و وەجیهە ینی من بەپێی ئەو خوێندنەوانی ئەخوێنمەوە وەکە مجاڵم 41 ساڵ ئەخوێنمەوە لە بواری کاری سیاسیدا 30 ساڵ کارم کردووە بۆچی لەگەڵ هاتنی داعشە وەکو چاودێری سیاسی دەرناکەوم لە تەلەڤیزیۆن ئەبێ و پرسیارە بکەی بۆچی وازم لە کاری سیاست هێنا لەبەرەوەی سێرم کرد کاری سیاسی خەڵکی تر هەیە بیکە خەڵکی تر هێشی کاری ئەو بابەتانە بکە بەس ئەم بابەتە خەڵک خۆی لێ نەدا لەبەرەوە تۆش ئەبینی لەگەڵ هاتنی داعش لە 3/8 2014 ڕووی لە ئێمە کرد 3/8 2014 ڕووی لە ئێمە کرد من یەکسەر دوای هەفتەیەک یەکەم بەرنامەم لەسەر داعش دەست پێ کردو هەتا ئێستا لەو کاتەوە هەتا ئێستا بۆچی چونکە لە یەکەم بەرنامەی مانجی 8 دەربارەی داعش کردومە لە یەکەم بەرنامەیە وام گوتووە لە مانگی کۆتایی 8 2014 گوتم داعش درەختە و تۆوە پێشمەرگە ئەو درەختەمان بۆ ئەبڕێتەوە ئەو کات وام گوتووە ماوە ئەو کات وتومە پێشمەرگە درەختی داعشمان بۆ دەبڕێتەوە بەڵام لەگەڵ بڕینەوەی درەختەکەیە تۆوەکان یەکەوێتە سەر ئەرز جارێکی تر داعشی 2 3 و 4 و 5 پێیا ئەبێتەوە کاری ئێمە ئەو کات گوتومە لە ئەڵلقەی یەکەمەوە کاری ئێمە ئەوەیە کە بین نێڵین ئەو تۆوانە بڕوێتەوە ئەو زمینە سازیە نەهێڵین یەکێک لەو زمینە سازیە پێداچوونەوەی بەم کەلتورەی کە داعشی دروست کردووە ئەبێ پێدا بچینەوە ئەو کەلتورە وەکو گوتم ئەوەی جوانە ئەوەی تازە ئەکرێتەوە ئەوەی خراپە لایدا ئەوەی خراپە لای بەڵێ مامۆستا کەسێکی تر پرسیارەکە ئەم پرسیارە زۆر شەڕژەیە گوایە مەسەلەن ئێمە باسی کەلتوری ئاینیمان کردووە خبری شێخمان ڕاست خبری شەخان چێتە چوارچێوەی کەلەپوریانی ئێمە بەجیان بێڵین یان ئێمە سوودیان لەوەگرێ ئەویش کەلەپوری ئاینیە بەس بڕوانە ئەو کەلەپور ئاینیە چێتە بابەتی ئازادی تاک ئەچێتە بابەتی ئازادی تاک ڕەنگە یەکێ بە بۆچوونێکی ئاینی پێی بڵێ مەچوو ئەو کارە ئەنجام مەدە بەڵگەی خۆی هەبێ یەکێکی تریش بڵێ بچۆ بۆ سەر ئەو مەزارانە بەڵگەی خۆی هەبێ بەس من بۆچی خۆم ئەوە بە شەڕ نازانم ئەوە بە کارێکی زۆر ساکارە زەر ئەگەر ئەوەی چوو چییە و ئەوەی نەچوو چییە بۆ من چونکە دوجار پێغەمبەر فەرمی المسلم من سلم الناس لە ڕیوایەتێکا لە سلم مسلمون من يده ولسانه کەواتە وەختێ مسلمان پێناسەکەی ئەوە نەبوو کە بە پلەی یەکەم قازانج بگەێنێ بە پلەی یەکەم پێناسەی پێغەمبەر بۆ مسلمان ئەوێ مسلمان زیان بە خەڵک نەگەیەنێ ئەلێوتر بۆ دەرەکەوێت داعش دەرەچێت لە ئیسلام بۆ چونکە زیان بە خەڵکە گەێنێ بەس کەسێکی هەندێک کار ئەنجامەدا تایبەتە بەخۆی یە دوو ڕکعات نوێژ زیاترەکە یا کەمترەکە یەکێک کارێکەکە هەڵە بێ یان ڕاست بێ بۆ خۆیەتی ئەم بابەتە ئەچێتە چوارچێوەی کەلەپوری ئاینی بەس بەکردنی و نەکردنی زەرەر لە کۆمەڵگە نادە ئازادی تاکە و ئازادی خۆی دەست خۆش بە مەسایسەچنە لای میوانەکان بۆ وەرگرتنی پرسایی زیاتر ئێستا چ بەڕازێکی تر پرسیاری هەیە هە لە چوارچەوەی ئەو تەوەرەیە پێمان خۆشی گوێویستی بین ماوەساگیان من دوو پرسیارمەیە ئایا دەستکاریکردنی ئەندامەکان گوناهە بۆ نمونە تەجمیلکردنی ڕوخسار کە ئێستا زۆر بۆتە باو پرسیاری دووەم چی بکەین یاخود چۆن کەلتوری ئاینیکی نوێ بنیاد بنین بەڵێ دەست خۆش بێ تا بەخێرات مامۆستا دەکەم جیاوازی چییە لە نێوان کەلتوری ئیسلام و ئیسلام جیاوازیش بەڵێ دەست خۆش بێ دەست خۆش بێ مامۆستا گیان پرسیارێکم هەیە ئیسلام بەپێی سەردەم ئەگۆڕێت و ئەگۆڕێت مەنهەجێکی ئیسلام ئەوەگەرە گۆڕێت مەنهەجێکی ئیسلامی بۆ ئەم سەردەمی ئێستا دەگونجێت بەڵێ دەست خۆش بێ بەڵێ پرسیارێک تۆش پرسیارکە حەزەکەم بەڵێ بەخێراتنی مامۆستاکەم من دوو پرسیارم هەیە ئایا ئاین هۆکاری تاوانە زۆر لە وڵاتە ئەوروپیەکان و وڵاتانی ئەمریکا بە هۆکاری تاوانی ئەزانن بە تایبەتی ئاینی ئیسلامەویش هۆکاری بوونی داعشە پرسیاری دووەمیشم ئایا کەلتور پێش هاتنی ئاینی ئیسلام پەیوەست بووە بە هۆکارەکانی تاوان بەڵێ دەست خۆش بێ زۆر سوپاس مۆسەبا بینی لای پرسیارەکانی ئەوەندە بووان یەکێک پرسیارێکی کورددان پرسیارێکی فقی هەڵە دەستکاری ئەمە چێ پرسیاری دووەم ئەڵێ ئێمە چۆن مەسەلا بتوانین کەلتوری نوێ بنیاد بنین یعنی کەلتوری نوێیەکە کەلتورێکی تازە بنیاد بنین ئەو کەلتورە بەجێ بێڵین بچین سەر کەلتورێکی نوێ ئێمە نوێ ناڵین دروستێکین خۆی لەگەڵمانە دروستە بێ ینی
کەلتوری ئاینی یا کەلەپوری ئاینی ڕابردووە ئەوە ڕابردووە ئێستا شێوازێکی ترە ئێستا بڕوانەوەکە گوتمان خودی ئاین لە ناخی ئێمەدایە ئەم خودی ئاینە لە ناخی ئێمەدایە شتێکی لێمان خواستووە ئەو شتەی لێمان خواستووە کە هەستین بەچی بە کردەوەی جوان یعنی دوجار ئێمە چوزانین ینی چێ مسلمانێکی باشە هەر بە قسە نییە قسەی جوانمان ئەوێ بەڵام لە پاڵ قسەشا کردەوەمان لێ ئەوێ کەواتە دوجار کام مسلمان زیان بە کۆمەلگە ناگەێنێ لە دوای ئەوەی کە زیانی نەگەیان اینجا سوودی بۆ کۆمەلگە دەبێ کەواتە ئێستا قسە و باسێک لە نێو کۆمەلگەدا هەیە چۆن ئەڵێ چۆن ئاین ژیانمان چاکە یعنی چۆن ئاین لە خزمەتی مرۆڤ دەبێ چۆن ئاین لە خزمەتی مرۆڤ دەبێ ئێمە کەلتورێکی ڕابردوومان هەیە ئینسان ئەکاتە خزمەتی ئاین ئەوە غەڵەتە ئینسان بکەیتە خزمەتی ئاین چونکە خۆی ئاین بۆ ئەوە هاتووە لە خزمەتی ئینسان بێ لە خزمەتی مرۆڤ بێ مرۆڤ پێ بگەینێ ئەوەی کە بڵێ ئینسانەکەمە خزمەتی ئاین وەکو داعشی لێکە ئەڵە تۆ بێ خۆت تەقینیتەوە لەبەرەوەی کەوا ئێمە ئەوە ئەبێت تۆ ئەو کارە بکەیت لەبەرەوە بێ ئێمە ئەوە بکەین یعنی ئینسانە بێتە مادەیەک وەکو دار و درەخت و چۆن ئەڵێ ئەو بابەتانەی کە سوتەمەنین بۆ ئاگرەکە ئاگرێکی کردوتەوە تۆ کا بە سوتەمەنی تێ خات و بەو شێوازە ئەمە گوایە تۆ لە خزمەتی ئاینەکە دەی ئیدی بەم شێوازە خەڵکەکان هەمووی لە نێوەچن بەڵام وەختێ ئاین لە خزمەتی خەڵکدا دەبێ وڵات گەشە دەکە وڵات بەرەو پێش دەڕوە لەبەر ئەوە ئێمە بەم شێوازەی ئمڕۆ چۆن هەڵسوکەوتەکەین کەلتورێکی وا داهێنین ئەمە ئێستا ئێمە نەبووتە کەلەپور 100 ساڵی تر کە خەڵکی دوای ئێمە دێ اینجا تێگا ئێمە چ جۆرە کەلەپورێکمان بۆ بەجێهێشتووە ئەگەر کەلەپورێکی جوانمان بۆ بەجێهێشت بێ ڕەحمەتمان بۆ نێرێ کەلەپورێکی خراپمان بۆ بەجێهێشت بێ ئیتر ڕەنگە دوای خێرمان بۆ نەکە بەڵێ مامۆستا پرسیارێکی تر بوو من باش لێ حەڵیمەوە وڵێ کەلتوری ئیسلام و ئیسلام وایە ئاین و ڕاستەکە هەر ناونیشانی بابەتەکە وایە کاڵێ ئاین و کەلتوری ئاینی یعنی ئاین شتێکە و کەلتورەکەی شتێکی ترە کاڵێ ئاین و کەلەپوری ئاینی یعنی ئاین شتێکە و کەلەپوری ئاینی شتێکی ترە کە ئەڵێ ئیسلام و مسلمان یعنی ئیسلام شتێکە و مسلمان شتێکی تر ئەمە هەمووی ڕاستە کەواتە ئەو کتێبانی ئەمانەی خوێنن لە بواری نەوتا کتێبێکیان هەیە ئێستا لە منهەجا کتێبێکیان هەیە بۆ نمونە لە بواری دەرهێنانی نەودا ئەم کتێبە کەسێک نووسیوێتەوە ئەم کەسە کە ئەمەی نووسیوێتەوە کەسێک کە مامۆستایەکیان دێ ئەم کتێبە ئەخوێنێتەوە محازەرەیەکی زۆر جوانیان پێ ئەڵێ و تیانەگەیەنێ و ئەمان ئەتوانن سوودمەند بن لەو محازەرێ مامۆستایەکی تر دێ هەمان ئەو کتێبە ئەڵێتەوە ناتوانێت فکرێنێ و کتێبەکە بە جوانی بگەینێ ئەمان ئەوەی با بڵێن شوعبەی ئەی بێ مامۆستایەکی تر هەمان کتێبی بۆ شەرح کردوون ئێمە خۆ لە ئەعدادیش بووین هەروە بوو لە کۆلێجەوە لە ئەعدادی زۆر واضح بوو ئەمەون بیرکاری مامۆستا فڵان بە ئێمە ئەڵێتەوە لەولا بیرکاریش مامۆستا فڵان گوتوێتەوە خەڵکەکە حەزی لەم لا بوو ئەم مامۆستایە چاک تێگەیاندی ئەو مامۆستایە تر تێی نەگەیاندی بەس کتێبەکە یەک کتێبەکە هەر هەمان کتێب بەس مامۆستاکە باش لی تێناگە بۆیە خۆشی ناتوانێت بە خەڵکی بڵێتەوە لەبەرەوە ئاین هەر یەک ئاینە ئێمە سەرنجام دێن جۆگرین لە گشت ئەو کەسانی باسی ئاینمان بۆکەن خدای گەورە فەرمووی الذين يستمعون القول ئێوە جۆتان لە قسەکانە بێ فيتبعون أحسنه هەر کەس خۆی بڕیارەدا وەڵای ئەم تێگەشتنە بۆ من باشە و مرۆڤ دۆستە و ژیان دۆستە و کەسمان بۆ ناکوژێ و ئەمان با بەرەو ئەو ئامانجە ئەم تێگەشتنی ئەم برادەرە باسیەکە ئەماندا بە کوشتا و کچمانە کوژێ و کوڕمانە کوژێ و ئەیدا بە مشکلەیەکە و خۆشی دانیشتۆ و کوڕی خۆی لە خارجە خوێنێ و کوڕم کچی ئێمان نێرێ بۆ نێو داعش و بۆ شێوە بەڵێ مامۆستا دەست خۆش بێ پرسیارێکی تر هەیە مامۆستا ئەمیشە ئەو پرسیارە شکل لە دەرەوە ئایا ئیسلام بە پێ سەردەم ئەو گۆڕەیە ئیسلام ئایا گۆڕانکاری بەسەر دیار ثابت و متغیرات ئێستا بۆ لە عیباداتە ناگۆڕێ کەس نەهاتۆ بڵێ نوێژ بکەن بە دوو ڕکعات نیوەڕۆ بکەن بە دوور لە نوێژە لە عیباداتە کەس نەیوتۆ ڕۆژ و 15 ڕۆژە وانە کەواتە عیبادات ئەو بەشەیە لە نێوان ئینسان و خوددادا کەس دەستکاری نەکات ئەخلاق چەسپاوە کەس ناتوانێت بەڵگەمان بۆ پێێنێتەوە بڵێ درۆکردن لە ئیسلامە ڕێپێدراوە وانە کەس ناتوانێت بڵێ دەم پیسی و داوێن پیسی و دەست پیسی و ئەمانە لە ئیسلامە ڕێپێدرەوە ئەمە ئەخلاقە ئەمە ئەخلاقە و سابیتە جارێکی تر قیام و بەهاکان کەس ناتوانێت پێمان بڵێ ئازادی خراپە کەس ناتوانێت بۆمان پێمان بڵێ لە ڕوانگەی دینی ئیسلام و شورا خراپە کەس ناتوانێت پێمان بڵێ فرەیی تعدودیت لە بیر و بۆچوونەکانە خراپە بینی ئەوانە بەو شێوازە هەمووی کۆڵێ سەباتی وەرگرتووە ئەمانە شتێکن لە دینە ناگۆڕێن بەڵام چۆنیەتی ئەداکردنی دەگۆڕێ ئەرێ حەج وتمان ناگۆڕێ وایە هەر حەجە بەڵام ئەبینی ئێستاکە لە جاتی ئەوەی ماندوو بین لە حەجە بە خەڵک کەرووڵاق یا بە پێ بڕوە چەند مانگ و وەسیەت بکات و یا ڕوتێکەنەوە لە ڕێگاجە دزوو جەردە ئێستا لە فڕۆکەخانە بۆ فڕۆکەخانە بە 3 سەعاتە ڕوە شێوازی چوونەکەی گۆڕە لەوێ شاکاتێکە لە میناوە ئەچی بۆ مزدەلیفە و ئەم بابەتانە ئێستا کردوانە بە قیتارێکی سەریع ئەو خەڵکە بە ئاسانی ئەباو ئەهێنێتەوە جارێکی تر ئێمە هەموو ئەم بابەتانی ناو حەجیش بەو شێوازە بینی گۆڕانکاری بەسەر پێشتر ئەو شتانە نەبوو جاران ئەو خواردنە لەوێ هەموو سەریانە بڕی ئەیان گوت وەڵای ئێمە دەوڵەمەنین پێویستیمان پێ نییە
تا نزیکی حفتاکانیش ئەو هەموو مەڕەکە ئەکرا بە قوربانی لە حەج حاجی ئەیکا فڕیان نەدایان کرد ژێر خۆڵەوە ئەنگوت خۆمە دەوڵەمەنی نەوتمانەوە نامانوێت ئەی خوددامی بۆ کردووە ئەو جا دوای بیریان کردەوەتیان ئەمە خوا هەر بۆ سعودی نەناردووە ئەمە خوا فەرمێ فی مەنافع للناس ناس بۆ مسلمانیش نێ بۆ هەموو دنیای بۆ بەشەریەت هەموویەتی ئەنجا هاتن قوتوبەندیان کرد و ئەم گۆشتە ئێستا هەموو ساڵانە قوتوبەند دەکرێت و بە وڵاتانی هەژارە بۆ مۆزەمبیقی نێری بۆ سۆمالی نێری بۆ کوێتی نێری ئەمامی گۆڕانکاری بڕوویدا کەواتە لە خودی دینە گۆڕانکاری نییە بەس لە جۆری تێگەیشتن و ئەداکردنەکەی هەیە مەگەر ئێستا خەڵک نوێژەکە قیبلە نمایەک لەسەر بەرماڵەکەیەتی پێی نیشانەدا قیبلە لەکوێ نوێژ هەر نوێژە بەس ئەو بۆ شێوازێ مزگەوتەکانمان ئێستا پڕی سپلیتە و مزگەوتەکانمان فێنکە و خۆشترە و چاکترە و ئەوە ویلا بەو شێوازانە یعنی مەبەستمەوە بوو هەموو ئەمانە لە میکانیزما گۆڕانکاری هەیە بەڵام لە مەبادیئەکانە بەڵێ مامۆستا دەست خۆش پرسیارێکی تر هەیە مامۆستا هەر یەکێک لە ئامادەبووەکان کردی کە ئەڵێ ئاین هۆکاری تاوان لەکە ئەنجا توانین پرسیارەکە بە شێوازێک تر بکەین مەسەڵەن ئاین ڕەنگە نەخێر کرابێت هۆکاری تاوان ڕاستە یعنی ئێستا ئەوروپا ماڵیان ئاوا بێجارێکی تر ئاڵێن ئیسلام توندڕەو نییە هەموو سێری تۆنی بلێرکە سێری ئۆباماکە هەموو دەڵێن ئەمە شەڕێکە توندڕەوەکانی نێو ئیسلام دروستیەکەن بۆ ئەوەی توندڕەوەکانی ئێمە لە بەرامبەریان ڕاست بنەوە دوو توندڕەو بکەونە بەرامبەریەک و ئیتر مەیدانەکە خۆشکەن بۆ گەمەیەکی توندڕەوی هەر لەبەرەوە بینی لە ئەنجامی ئەو حاڵەتە ئێمە ئێستا لەم ساتە وەختەی قسەی تێدا دەکەین وڵاتێکی وەکو فەڕەنسا لە بینی دوو بەرەدایە بەرەیەک ئایا ماکرۆن هەڵەبژێرێ بۆ ئەو تەبایی و پێکەوە ژیانی کە ئەڵێ نەخێن مسلمانان 3 ملیۆنن لە فەڕەنسادا وەکو ئێمە دەژین و بەڵێ خەڵکیان تایە کاری خراپیان کرد بەڵێ فەڕەنسا خوێناوی بووە بە توندڕەوەکان بەس دوجار کۆی هەموو ئەمانە کۆکەیتەوە ناکاتە ئەو 3 ملیۆن کەسی کە لەگەڵ ئێمەدا بەخۆشی دەژین ئیدی مێری لۆپان نەخێر ئەڵێ هەرچی مسلمان هەیە دەرێکەم و بەو شێوازە ئەبینی خۆپیشاندانەکرێت دژ بە مێری لۆپانی خۆیان دەڵێن نەخێر تۆ ئەم شتەمە خەرە سەر ئیسلام بەڵێ مسلمان ئەم کاری ئەنجام داوە بەڵام هەموو ئیسلامی جوانیە کەواتە دوجار ئەوروپاش عاقڵن تێدەگەن کە خودی ئاین شتێکە و هەڵسوکەوتی مسلمان شتێکی تر هەروەک ئەوەی کە لە سەرەتاوە گوتم جارێکی تر ئەوەیە کە ئاین شتێکە و کەلەپوری ئاینی شتێکی ترە بەڵام دوجار ئەوە مرۆڤ ئەو قسەی ئەسلمێنێ مرۆڤ ئەو قسەیە دەسلمێنێ بۆیە ئەم ئاینە لە ڕێگەی کەلەپورەکەی ئاینەکە لادا تەفسیرەکانی قورئان بێنە کە ئەوە چێتەخانەی کەلەپورەوە چونکە مرۆڤ کردوەتی پێشی 1000 ساڵ ڕاڤەکان بێنە ئەم هەموو کتێبەی بە ملیۆنەهایە بیهێنە هەموو شتت تیا دەسەکەوێت کوشتنت ئەوێ ئەتوانی بیکەیت یعنی باش و خراپ حەڵالکردن حرامکردن کوشتن بڕین نازانم تاوانی گەورە ئەتەوێ ئەنجام بی بەناوی دین هەمووی دەتوانی لەو کتێبانە دەربێنی چاکەش دەوێ چاکە و جوانی و ئەوین و ئەبین و خۆشەویستی دەوێ هەر لەو کتێبانە ئەتوانی دەریکی دوجار ئەوە چێ ئەم هەڵبژاردەیە دەکا مرۆڤە کەواتە هاتینەوە سەر ئەوەی کە محوەری قورئان مرۆڤە محوەری هەموو قورئان یا ئەیها الئینسان یا ئەیها الئینسان یا ئەیها الئینسان یا ئەیها الناس هەموو محوەری ئەساسی قورئان دەڵێ مرۆڤ چاک بوو هەموو شت چاک دەبێت مرۆڤ خراپ بوو لەناو کەلامی خوا سەربڕی نەدۆزێتەوە لەناو کەلامی خوا تاوان نەدۆزێتەوە لەناو کەلامی خوا تاڵانی و بەسەردادانی خەڵکە دۆزێتەوە کەواتە دین وەکو هەر تێکستێکی تر بێلایەنە ئەرە تۆ قورئان ئەلەوێ دانی ئێستاکە قسەکە قورئان بەدەنگ دێ بەدەنگ نایە ئەوە مرۆڤەکانن دەیخوێننەوە بەدەنجی دێنن دوجار ئەوە مرۆڤەکانن تەفسیری بۆ دەکەن کاری ئێمەی مرۆڤۆی عەقڵمان وەکو لە ئەڵقەی پێشوو گوتمان دوجار عەقڵ ئیمامە عەقڵی ئێمە بخەینە بەرامبەری ئەم حاڵەتانە جۆ بگرین ببینین تەماشا بکەین چی یارمەتی ئێمە دەدا بۆ مرۆڤبوونی ئێمە و بۆ پێرە و پێشچوونی کۆمەڵگەی ئێمە و بۆ ئەوەی لەم بابەتە دەرچین ناکرێ ئەم هەموو گەنجە خەریکی ئەم بابەتە بن بە ئەم بابەتانە ورد بەڵێ ئێمە ورد و لێ دەرەچین لە ئەخیرا لێ دەرەچین ئەی بەخشینەوە بە زانستە ئیسلامیەکان ئەی بەخشینەوە بەس ئێمە ئێستا ڕەخنەگرین ڕەخنەگرین دەڵێن ئەم بارودۆخی ئێمەی تێدا دەژین بە دەنگی بەرز ئەمە بارودۆخێکی ئاینی ڕاستەقینە نییە وریابن کۆمەڵگەی کوردەواری تووشی ئەم نەخۆشیە نەبێ اینجا بەهۆی ئەمەوە ئەو کاتە بازانایانی ئاینی با وەزارەتی ئەوقا بازانستە ئیسلامیەکان خۆیان بێنەوە ئەم ساحەیە چۆڵی نەکەن بۆ شایی دروست نەکەن بە ئەوان بەکاری خۆیان هەستن مامۆستا زۆر سوپاس بۆ بچوونەکانت کات ئەمە دەرفەتی داین دووبارە ماندوومان کردی زۆر سوپاس زۆر سوپاس بۆ ئێوەش کە لەگەڵمان ئامادە بوون سوپاس بۆ پرسیارەکانتان کە ماندوو بوون زۆر سوپاستان دەکەین بێنانی بەڕێز زۆر سوپاس بۆ ئێوەش کە تا ئێرە بینەری پرۆگرامی بە کوردی بوون تا پرۆگرامی داهاتوو بەخواتان ئەسپێرم هەر بەختەوەر بن